بۆی پێتەڵم گەنجی ڕێز گرنگترین شتی تۆ لە ئێستادا کە پێویست کات وەکو چاوت بیپارێزیت سمع و کەسایەتیتە. من ئەزانم زۆر چاوت خۆشەوێت، ئەزانم زۆر زۆر خۆت خۆشەوێت، بەڵام وەڵڵاهی پێویستە دە هێندەی چاوت، دە هێندەی خۆت بگرە، 100 هێندەی خۆت سمع و کەسایەتی خۆت خۆش بێت. سەرمایە و دەزمایی هەموو مرۆڤێکی ژیر و عاقڵ سمع و کەسایەتیەکەیەتی. ئەگەر تۆ سمع و کەسایەتیت نەبوو، یعنی تۆ مرۆڤێکی هیچ، یعنی تۆ مرۆڤێکی مایەپوچ و مفلیسیت. بۆیە وریا بە گەنجی بەڕێز، ئەگەر لە ئێستادا بەم گەنجێتیە کەسایەتیت بکەوێت، سمعەت بڕوشێت، وەڵڵاهی 70 ساڵی تەمەنت ئەبێ باجی ئێستات بیت. کاتێک ئەکەویتە زەرەری پارەوە، زەرەری ماڵەوە، ئەمانە دوای چەند ساڵێ، دوای چەند ساتێک قەرەبووە کرێتەوە. بەڵام وریا بە ئەگەر کەسایەتیت بکەوێت، ئەگەر سمعەت بڕوشێت، هێز نییە بۆتی بهێنێتەوە، هێز نییە بۆتی قەرەبوو بکاتەوە. وریای مۆبایل و سۆشیال میدیاکەت بە، واللهی بە یەک چرکەیە کەسایەتی دەکەوێنێت. بابە خەڵکێکە بوو لە ساحەکەیە، خۆیان بە فسس پاڵەوانە زانی، نازیانە کرد بەسەر ئەرزە، بەڵام ئەمە کەسایەتیانی کەوان. ئێستا کەس حیسابیان بۆ ناکە. سەیری ئەو کچانەکەن کەوا لە لایڤ خۆیان ڕوتەکەنەوە، ئەو گەنجانی کەوا لە ڤیدۆکانە خۆیان هەڕاج کردووە. کێ حیسابیان بۆ ئەکات؟ کێ ئامادەیە بیان کە بە زاوای خۆی بیکە بە بووکی خۆی؟ کێ ئامادەیە؟ کەس. بۆچی؟ لەبەر ئەوە سمع و کەسایەتی ڕوشە، سمع و کەسایەتی کەوت، و ئەو کەسایەتیانە بۆ هەتایە ئەتلێنەوە باجی ئێستایانەدەن، باجی ئەو غەڵەتەیانەدەن. وریا بە چۆن نامانووسی، وریا بە چۆن کۆمێنتە نووسی، وریا بە ئەو شاشەیە چۆن ڕۆکەیتە خۆت. ئێستا ئەو گەنجانی کە لە سۆشیال میدیایە خۆیان هەڕاج کرد، کەسایەتیان کەوت، ئەگەر هەموو دنیا ببەخشن، کەسایەتیان بۆ ناگەڕێتەوە. خەڵک ڕێز و حرمەتی جارانیان لێ ناگرێت. بۆیە وریا بە گەنجی بەڕێز، کاتێ تۆ لە گەعدەیە دائەنیشیت، خۆت تەسویر ئەەکەیت یا تەسویرت ئەکەن دوای بڵاو ئەبیتەوە، کە کاتێک گەورە ئەبیت خۆت باجەکەی ئەدەی، ئەنجانەوەکانت باجەکەی ئەدەن. کاتێ تەمەنە دەبێتە 70 ساڵ و 80 ساڵان، سەیری ئەو ڤیدۆیانەی خۆتەکەیت کە چەندێک گەنجێکی بێ ئاگاوی، کە چەندێک گەنجێکی بێکەڵک بوویت، ئەو کاتە نەدەم و پەشیمانی هیچ دادت نادە. بۆیە ئاگات لە خۆت بێت، کاتێ سناب بەکارهێنی ئاگات لە خۆت بێت، هەر تۆڕێکی کۆمەڵایەتی بەکارهێنی ئاگات لە خۆت بێت. عەزیزەکەم، وەکوتم، ئەگەر ئێستا کەسایەتیت بکەوێت، تا ڕۆژی مردن ئەبێ باجەکەی بیت. ئەو کاتە هیچ کەسێک، هیچ هێزێک ناتوانێت کەسایەتیت بۆ بێنێتەوە. لە بازاڕیت، لە زانکۆیت، لە هەر شوێنێکیت، وریای کەسایەتیت بە. کەسایەتیت سەرمایی تۆیە، دەسمایی تۆیە. هەر کەسێک کەسایەتی نەبوو، کەسێکی مفلیس و مایە پوچە. بۆیە من هەموو جا ئەڵێم، ئەوە وتوەتەوە خۆزگە لە سەردەمی ئێمەیە، کەسانێک هەبان دڵسۆزانە دەسی گەنجیان بگرتایە، دڵسۆزانە قسەیان بۆ گەنج بکردایە، بەڵام زۆر بەکەمی هەبوو. خوای گەورە ئێمە هێنایە ئەم مەرحەلەیە، وەڵڵاهی بەس خوا پاراستینی. بەڵام سەتانی وەکو من ئێستا لە ساحەکەیان قسە بۆ ئێواکەن، بۆیە ئێمە دەستان ماچەکەین. وەکوتم، جوانی دنیا یعنی گەنج، کۆمەلگا وڵات یعنی گەنج. ئەممان وریای خۆتان بن، ئەممان وریای کەسایەتیتان بن. ئێوە دوو ڕۆژتر مستەقبەلێکی ڕۆن و گەشت چاوەڕێتانەکات. گوناحە لە ئێستادا مستەقبەلی خۆت ئاوا تاریکیت. لە پێناو چییە؟ ئێستا کەسایەتی خۆت ئەڕوشێنیت. ئەو کچانی کە ئێستا کەسایەتیان کەوتووە، لە سۆشیال میدیایە خۆیان هەڕاج کردووە، 10 ساڵی تر بەهۆش دێنەوە، 20 ساڵی تر بەهۆش دێنەوە. کاتێک ئەزانن هەموو خەڵک بۆتە خاوەن مناڵ، هەموو کچێ بۆتە خاوەن ماڵ، بەڵام ئەمان هەر لە ماڵی خۆیانان. کاتێ دایک و باوکیش ئەڕوات هەر بە تەنیا ئەمێننەوە، دوایی بیرەکەنەوە، چیمان بە خۆمان کرد. بۆیە گەنجی بەڕێز، تکات لە یەکەم وریای کەسایەتیت بە. کەسایەتی وەکو شوشەوایە، کەشکا ئیتر بۆ هەتایە بەشکاوی ئەمێنێتەوە.